rêveberê kampêna Trumpiyê berê 4 salan ji zindanê wergirt. Wezareta Derve Amerîka rêzeke taybet di roja cîhanî ya jinan dike. Muzîka rap bi mebestên olî di mezheba şîî de bikartê. Silav û rêz bînerên hêja xêratina we dikin di bernamak nû ji Kurd Connection ji stûdyên dengê Amerîka li Washingtonê her wisa jî em roja cîhanî ya jinan pîroz dikin. لای منیشەوە سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. پاڵ مەنەفۆرت بەڕێوەبەری هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆک ترامپ سزای 47 مانگ زیندانیکردن دەدرێت بە تاوانی ساختەکاری لە باج و کاری بانکیدا، ئەمەش زۆر کەمترە لەو سزایی کە داواکارانی گشتی داوایان دەکرد. مەنەفۆرت سزای درراوە بەهۆی شاردنەوەی ملیۆنان دۆلاری داهاتی لە حکوومەت کە بەهۆی لۆبیکردن بۆ سەرۆکی پێشووی ئۆکرانی سەر بە رووسیا ڤیکتۆر یۆنۆکۆڤیچەوە بەدەستی هێناوە کە باجیشی لێ نەداوە. هەروەها ئەو لەگەڵ بانکەکانی ڤێرجینیادا درۆی کردبوو بۆ وەرگرتنی قەرز بۆ ژیان و خانوە گرانبەهاکانی. پارێزەرەکەی مانەفۆرت هێشتا هیچی لەسەر سزاکەی نەگوتووە. بێسەدان ژمێر ژن û zarokên deverên êgo dawî di destê Daişê de li Rojhilatê Sûriye ji direvin bi aliyê kampên Xweseriya Demokrat ya Kurdî Hêzên Sûriya Demokratîk bê piştevaniya Hêza Amerîka şerê xwe li dijî Daişê berdewam dike bihêviya godawiya Daeş bîne lê bajarokê Baxoz. Lê wan hişdarî da got dibe çekdarên terorîst yên Daişê xwe tunel û deverên din de veşartine ji ber wê jî ew hilmetên xwe yê leşkerî berdewam dikin li ser wê deverê. حکوومەتی سووریا ئەو راپۆرتەی ڕێکخراوی چاودێری چەکی کیمیایی ڕەت کردوتەوە کە دەڵێت شیانی زۆری هەیە گازی کلۆرین لە هێرشێکدا بۆ سەر هەڵداوانی سووریا لە شاری دووما لە ساڵی 2010دا بەکارهات بێت. وەزارەتی دەرەوەی سووریا دەڵێت راپۆرتەکە بە شێوەیەکی بەرچاو پڕە لە گۆڕینی ڕاستیەکان و متمانەی نییە. ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی هەفتەی ڕابردوو راپۆرتێکی بڵاو کردوتەوە کە تیایدا ئاماژە بەوە دەکات زەمینەی گونجاو هەیە بۆ ئەوەی بڕوا بکەین کیمیایی ژەهراوی بە گازی کلۆرین لە هێرشەکەی مانگی 4 ساڵی 2010 بەکار هاتووە لە کاتی ڕووداوەکەدا. گەواهدەران و کارمەندانی تەندروستی ڕایانگەیاند زیاتر لە 40 کەس لەو هێرشەی دۆما کوژرا بوون. لە راپۆرتەکەدا تاوانی بەکارهێنانی کیمیایەکە نەخراوەتە سەر هیچ لایەک. ji bo roja cîhanî ya jinan Wezareta Derve ya Amerîka û xanima yekem ya Amerîka Melania Trumpê 10 jin xelat kirin di roja cîhanê ya jina de wekû rêzgirtinê ji çalakî û xebatên wan rin. 10 jin hatin xelat kirin ji aliyê Wezareta Derve ya Amerîka bi xelata navnetewî ji jinên wêrek re û ew ji aliyê xanima Amerîka ya yekem Melania Trumpê hate dayîn. Ev jin ku îrotên xelat kirin میناکن ورکینه وان براوانی ده برمافن مروان دا کرنه لدورن هری دجوار و بطرس ده جیهانه دا و راستی زورین جیازی رکزی ببون لیوان سرکفتن به دست خست. وزیر دروی امریکا مایک پومپیو جی رزگرتنا خو دیار دا او گوته گول جیهان جنین دن جیهنه وک وان جنین خلات کری لی او تجاری نهاتنه خلات کرن. My mother too was a woman of courage. دیا من جی جنک ویرک بو او لگوندن کنساس جدایی بو وی آلیکاری کر بو مزن کرنا زاروکن خواهو کارجی دکر وی خوندنا خواه تمام نکر بو لی وی خواست که هر یک جمع در فتک مزن بسینه و سرکفتی به. یک جن خلاتکری جیانا خواه بگشتی بو پاراستنا جواکن نجادی ین کوچبر دشر نافخوی ده لمیانمار در باز کریه. وی گوته از کوچبر هاتم جیانی و من زاروکتیا خواه ده کامپین پنابرا ده قداند. بینه برچاوه خو که چاخویا 6 سالی بشینی دبستانا گنده کی تایلاندی جبر کو یا لگنده تن لپاراستیه بینه برچاوه خو که چک 11 سالی وگره گنده خو و ببینه کو گند والا بویه مالباتونه و او کوچبر بونه و بروجا او لوان بگره جیه کی تا جیه کی از بوم کچا 6 سالی و یا 11 سالی جی ددما کو ارتشا بورما 3500 گند لباشور روجلاتا بورمایه وران کر و به هزاران کس جی شرجه کر.
کنیا و پاو گوته گوارتشا میانمار برپرسه تندوتجیا هوانه لدیجی خلکین روهنگی و نجاتین دنجی و جواکا نافنتوی خواست گووی تشتی راوستینن و او نین جبیر کرن. ئەمڕۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان و دروشمی ئەم ساڵی نەتەوەی گرتوەکان بۆ ئەم ڕۆژە ئەمەیە بیرکردنەوەی یەکسان بنیاتنانی ژیرانە و داهێنان بۆ گۆڕانکاری بۆ تاوتوێکردنی دروشمی ئەم ساڵ و پێگەی ژن لە کۆمەڵگەی کوردیدا بەرنامەی کورد کۆنێکشنی ئەمڕۆ میواندارێتی خات و تووبە ئەلیاسی چالاکوانی ژنان دەکات. خات و تووبە سوپاس بۆ ئامادەبوونت با سەرەتا لە دروشمی ئەم ساڵەوە دەست پێ بکەین. بەڕای تۆ مەبەست لەم دروشمە چییە؟ سرەتا ڕێز و سڵاو و دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم و ڕێز و سڵاویشم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان و هەر لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە پیرۆزبایی 8 مارس بە هەموو ژنانی دنیا و هەموو ئەو کەسانەی کە بڕوایان بە یەکسانی مافی جەندەری هەیە پیرۆزبایان پێ دەڵێم. بۆ مەسلەی ئەو تەوەرانەی کە ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی یەکگرتووەکان دایانناوە هەروەک هەمومان ئاگادارین کە ڕێکخراوی مافی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکان پرۆژەیەکیان هەیە و لەو پرۆژەی خۆیاندا وایان داناوە کە هەتاوەکو ساڵی 2030 لە دنیادا بتوانن 4 خاڵ کە بۆیان زۆر گرنگە بتوان ئەو خاڵانە لەسەر ئەو خاڵانە جەخت بکەنەوە و بتوان کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو پێشەوە بەرن و یەکێک لەو خاڵانەی کە دایان ناوە هەتاوەکو پێش ساڵی 2030 ئەبێت کۆمەلگای مرۆڤایەتی پێی بگان نەهێشتنی هەڵاواردنی ڕەگەزیە واتە هەموو نەهێشتنی هەموو ئەو توندوتیژیانەی لە کۆمەلگای مرۆڤایەتی لەسەر ژن پیادە دەکرێت و بۆ ئەو سێتەوەرەی ئەو ساڵیشان کە دایانناوە بیرکردنەوە یاسا یەکسان بیرکردنەوەی یاسان یەکسان بنیادنانی ژیرانە و هەروەها داهێنان بۆ گۆڕانکاری. ئەو سێ خاڵی بڵێم ئەو سێتەوەرەی ئەوان دایانناوە مەبەستەکەیان ئەوەیە کە هەتاوەکو ئێستاشی لەگەڵ بێ کۆمەلگای مرۆڤایەتی لەسەر بیرکردنەوەیەکی یەکسان دانەمەزراوە واتە هێشتا تێڕوانینەکانی کۆمەلگای مرۆڤایەتی بە نسبەت ژن و پیاوەوە جیاوازە و ئەم تێڕوانینە جیاوازە وای کردووە کە پەروەردەی جیاواز لە کۆمەلگا هەبێ و ئەم پەروەردەی جیاوازە وا دەکات کە مرۆڤەکان کوڕ و کچ بە پەروەردەی و ئەمەش وای کە سیستمێکی نایەکسان دروست بێ و کاتێک کە ئەم سیستمە نایەکسانە و ئەم بیرۆکە جیاوازە هەیە لە کۆمەلگایە ئەمە ئەبێتە ڕێگر لە بەرەو پێشچوونی پرسی یەکسانی لە نێوان ژن و پیاوە. بەڵێ خات و تووبە ئەڵبەتە باسەکە زۆرە بەڵام دەمەوێت ئێستا لە بەروی کاتمان کەمە بچمە سەر بابەتی کۆمەلگای کوردی نەتەوە یەکگرتوەکان ئەم خاڵانەی بۆ جیهان داناوە کە تا 2030 وەکو ئاماژت پێگر بگەن بەم ئامانجانە بەڵام پێت وایە لە کۆمەلگای کوردیە ئێستا زمینەیەکی وا هەیە کە ئێمە بتوانین بگەین بەم ئامانجە تا ساڵی 2030 ئەزانی ئەو من پێم وایە ئەو شتەی کە دایان ناوە هەتاوەکو ساڵی 2030 ئەبێ کاری زۆری لەسەر بکرێت چونکە تۆ ئەگەر بتەوێت بنیادی کۆمەلگای مرۆڤایەتی لەسەر بناغەی بیر و هزرێکی یەکساندا بنەی پێویستیت بە کاری بەردەوام هەیە و پێویستیت بە چاکسازی هەیە بەر لە هەموو شتێک پێویستیت بە پەروەردەیەکی یەکسان هەیە تۆ هەتاوەکو نەتوانی پەروەردەیەکی یەکسان لە کۆمەلگا دروست بکەیت کە تێڕوانینەکان بە نسبەت مەسەلەی ژن و پیاوە وەکو بەڵام بە چ ڕێگایەک باشە بەڵام بە چ ڕێگایەک دەتوانرێت ئەو پەروەردە یەکسانە دەست پێ بکەین ئەو پەروەردە یەکسانە هەروەک گوتم تۆ بێ لە بناغەوە دەست پێ بکەیت بناغەکەش هەر لە باخچەی مناڵانەوە بێت دەست پێ بکرێت و کاتێک کە تۆ لە باخچەی مناڵانەوە دەستت پێ کرد و کۆمەلگاکەت لەسەر بیری یەکسان دروست کرد ئەمە بۆ خۆی ئەتوانێت پەروەردەی مرۆڤەکان یەکسان بێرێتە بانەوە و کاتێک کە تۆ ئەمە دروست کرد پێویستیت بە سیستم هەیە بۆ ئەوەی بتوانین ئەم پەروەردەی دروست و یەکسانە دروست بکەیت و ئەگەر سیستمەکە لەسەر سیستمێکی عەداڵەت و دادپەروەر نەبێت تۆ ناتوانانی ئەم پەروەردەیە دروست بکەیت لە کۆمەلگای کوردستاندا کەواتە لە پێشە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە سیستمێکی دادپەروەر بێتە کایەوە لە کوردستانەوە و کاتی ئەم سیستمە هاتەکایەوە ئەو کاتە تۆ ئەتوانی مکانیزمی گونجاو و دروست بدۆزیتەوە بۆ ئەوەی
لەڕێگای ئەو میکانیزمانە بتوانانی کۆمەلگاکەت بگۆڕی. بەڵێ خات و تووبە ئەلیاسی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە و جارێکتر ڕۆژی جیهانی ژنان لە تۆ و لە هەموو بینەرە ژنەکانیشمان پیرۆز بێت. ئێوەش پیرۆز بێ و زۆر سپاس بۆ بانگهێشتنەکە. سپاس. هەروەها ji bo roja cîhanî ya jinan lê Amedê çalakîk taybet li dar ket ji bo mafê jinan û dijbertiya tundutijiya li dijî jinan lê Tirkiye. Peyamnêra me Xecîcan Farqîn ji Amedê ev raport amade kiriye. Amedê heşt sazî û dezgehên jinan tora tekoşîna li dijî tundutujiyê al ser jinan ava kirin. Hemî sazî bilgorî xebatên xwe serdanên xwe li cihek tomar bikin û roj bi roj daneyên tundî li ser jinê wê bi vê xebatê bidin berhev. Seroka navenda jinan a Baroya Amedê Aslı Pasînlî daxuyaniya ragihandina torê xwend û destnîşan kir ku bi hevkariya jinan tekoşîna li hember tundiyê wê kêmtir bibe. Nav Amedê de ne îro bi sed salanekî tekoşîn berdewam e. Tekoşîna mafê mirovan. O aliyê de jî tekoşîna mafê mirovan a jinan. Dîsa her û daîm rojeva me de bûye. Em dibêjin meftiyê demokrasiyê, meftiyê serkeftinê destê jinan de ye. Wextekî em her tiştek ew ku tên ser jinan, tundî jî, qetilkirin jî tên ser jinan em ê bigirin berçava û em ser vê xebatê bikin û em destê xwe bidin hevdû. Îro heştê Adarê û li Amedê li meydana îstasyonê wê mîtingek girseyî jî li dar bikeve. Ev sê salên derbasbûyê jî herkes piçkî dengê xwe kêm kir ama jina her tim dengê xwe bilind kir. Li her aliyê aslında her aliyê Tirkiye jî em li İstanbul binarin, li Ankara binarin her tim saziyê jina li ser xebatê bûn, ser piya bûn. İtiraza xwe dengê xwe hergah bilind dikirin. Îro ev heştê Adar jî bi rastî berê hilbijartinê ev giringiya cuda heye. Em ê îtiraza xwe dengê xwe vê heştê Adarê zêdetir bilind bikin. Parlamentera Amedê Dersimda şeş roj berê ji bo piştgiriya Leyla Güven û ji bo rakirina tecrîda li ser rêberê PKK Abdullah Öcalan dest bi çalakiya birçîbûnê a bêdem û bêdor kiribû. Ji bo şikandina tecrîdê bangê hikûmetê bikin û bi vê daxwazê li qadan bin. Em jî bi hezaran cin bi hêstên berxwedariyê îsal dikevin heştê Adarê ji bo ku em azadiya xwe bi dest bixin, ji bo ku azadiya jinê bi dest bixin, ji bo ku aramî, aşitî û azadiya vî welatî em divê berxwedanê dane û em dizanin di şexsê jinekê de berxwedan hat dest pêkirin. Îroj bi hezaran jin tevlî vê berxwedanê bûne û vê berxwedanê dimeşînin û ew ê yê ku vê berxwedanê bigêjine armanca xwe, yê ku vê berxwedanê bigêje serkeftinê jî dîsa ew ê jin bin. Heştê Adarê li serîda li Amedê li hemî bajar û navçeyên Kurdan jî wê bi şahî û mîtîngan were darxistin. Xecîcan Farqîn, Dengê Amerîka, Amed. لە دیاربەکرەوە بەرەو کەمپی پەنابەرانی شەهبە پەنابەر ئەفرینەکان بۆنەیەک بۆ ڕۆژی جیهانی ژنان ساز دەکەن و پەیامنێرمان نەورۆز ڕەشۆ لەوێوە زانیاری زیاترمان دەداتێ. مەریەم ژنێکە عەفرینیەک و پشتی دەستەسەرکردنا هەرێما وان ji aliyê artêşa Tirk û komên tundrê ve û ji ber guhartina terza jiyana wan neçar dibe ku ji Efrînê derkefe. Meryem dibêje îdî li Efrînê wekû berê jinan nema dikarin jiyana xwe û hûrbûniyên wê bi rehetî bijîn. سربست نداشتی ندادن یعنی که تاگش دلی و جنه که توش تک بخواسته که خاطر با خواسته مثلا یه رو خمیسی خواب بخواسته یعنی ترجینی گنده کلاک کاتانو بیچانو باینو باتانو به تن نوری بیچانو به تن جن یعنی که میره خان نل مال بانا هاو جنه در نت کسر بول کنه بن پیکرنین کو جن ده هندر عفرینه ده پیرا روبرونه مریم تینه زمان پر به یعنی نه خطفاندن تن جنه اکت چوین سریته مثلا اكيد بكوجن اكيد شارجي كن اكيد حبسوكن اكيد زندانوكن اكيد كرو ببند كرو نوان مراوي يكون جاني جن عفرين نوكو كاتن ونقي 4 دیوارا نكون هدا هر نكون هدا هر انا كده شو كان تو اسوني كي غوركي تبارخ كل هم بري غوركي غريده يعني هاو بارخو كه چلو ببه نتنی لهندر عفرین جن آستانگین کومنتون ردی بینن کوچبریا بدان زورجی باندورا خلصروان هشتیه لدر بدربونه تفیویجی جن هاول ددن لشه با آسا کوجیانا وان لعفرینه گهشت بویه وان دانکن زخا ارمانج دولت ترک جی خویایا چاوا کنها دخوازه لعفرینه چان بما قربکه
ام بين شينوار ما قربك جنن عفرين بحر عوايا كي بتا بسينا ويج چاندا وي بدور بخمله بهارك وهر تم عفرين دهات ناسكرن بخمله رنگين يكو خفيد خملان رنگ راش لوي بك وي رنگ عفريني وي رنگ كردياتي سر وي روكه جنین عفرینی روژا جیهانی یا جنان با آوای کی جدا ایسال درباز کن. ده هندر دا بکرنین کومنتون ریرا روبرونه و لشه باجی هاول ددن رنگی کی بدن وی روژه. نوروز رش شدنگ امریکا هرما شهبا. لمانگی یکدا بەهۆی هێرشێک لە بروکلین نیویۆرک سێ کرێکاری کۆچبەری ئاسیایی کوژران. ڕاستە ئەم ڕووداوە مای سەرسوورمان بوو و هێشتا زامەکەی ساڕێژ نەبووە بەڵام وای کرد کۆمەلگاکانی نیویۆرک لە یەکتر نزیک ببنەوە. بەڵێ ئەڤ بویەرێن دژبەرتی و نەحەزی لە دژی پەنابەران ئیدی زێدەتر دبە و جێ مەترسیەیە لەبا حکوومەتە ئەمریکی و خەلکێن پەنابەر یێ ڕەنگ جێواز هەندێ ئەمریکا دڕاستی فەرموو لەvê راپۆرتێ. پشتی سێ کارکرên Asyayî li New Yorkê di xwaringehekî Çînî da bi çakûç hatin kuştin, Manuelê qaçax yê ji Meksîkoyê ditirse ku ew ê jî were kuştin. Ez li gel xwe fikirîm ka ew ê ev çawan bi dawî bibe. Lê kujer zilamek spî koçberê ji Estonyayê jiyana wî bexş kir. Li min mêzekî û got piz girêk tune ye. Çîn ji min re got mesele nîne. Her sê qurbanên Artur Martunov jî zilamên Asyayî bûn. Malbat û hevalê wî dibêjin ku nexweşiyê wî yên psîkolojîk hebû. Lê anniha ew bi suçdariyên kujariya kesên li gor nîjadiyê û sûcê nefretê rûbûriyê cezaya jiyaniyê ye. Li Amerîkayê hejmara komên nîjadperest ku aktif in di asta herî bilindiya hemû deman daye. ام دی ببین دموکراسی که گلک جور بجور و تی باور کنن که اف جور بجوره ده زیان دار به اجبر که هون ده چی بکن که هز بکن هون ایدی نپرانینه دوی دمی دایه که خلق تندیه بکارتینه. لگور بیرویا دادگاهی آمریکایی کسین هیسپانیک لگور کسین نه هیسپانیک و سپی نزدیکا دو جاران زیادتر دبن هدف سوچن نفرتی. FBI راپورت که که 2017 سال سیمینه که سوچن نفرتی پیشت هف زیاده دبه. 6 جسدی ین قربانان جسدمان نیجات اتنیک آنکو عدتن گلری دبن هدف. Life is hard. جیانا بزحمته لی ام همی با همان تشریتت کوشین بخودان کرنا مالبات خواه و جیانا که باشتر با نفشمین سبر روژه. مانوئل کوکارسازی و ینبری الیکاریا وی کربو انها بود سوزی و صدقات شغل خود دومینه و دبینه که خوارنگه نو ودا سردکه. لی ترکیه هلبجارتنین شارداریان نزیک دبه و لسر وی کارو خباتین سیاسی بردوام دبن. لی لدورا جول مرگی روشا هلبجارتنا نزلاله زانیارین زیده تر لبا پیام نیرمه عارف اصلانه. لترکیه هلبجارتنین خوجهین سو ایک آداره هر دچه نزیک دبه و پارتین سیاسی جی لزدانه خباتین خواه. لناوندا جلمرگی هاکیاری جی دوی چرچوه دا پارتیا گلانا دموکراتیک HDP پارتیا کوماریا گل CHP سربخواه هر وها پارتیا داد و پیشوچون AKP و پارتیا تفگرا نتوپرس MHP دبن اتفاق کوماری دا دکوین هلبجارتنی. لجلمرگی نزی 170,000 هلبجر و ده 511 صندوق دا دنگ خواه بکار بینن. دالی دین دا لباجارو که باجرگه اسندره و خرواته چیفلی که ای پارتی آنکو پارتیا باشو CHP لحف کرنه کو باتفاق تکوین هلبجارتنه. اسندره ای پارتی ما بودست و ای پارتی هلا büyük çiftlik beldesici ya geveri iyi partici dest mehila ittifaka ma dest hendekir vaki dici ittifaka gel HDP gel iyi partiye cülemergi dereke mene hatekirin. Li hereme li gor bajarên din li cülemergê kelejana hilbijartinê berçav nîne û gel nikare bi awayeke eşkere rengê xwe bîne ziman. Rûnişvanê bi navê Davut Çetin ku me tenê karî nêrînên wê bigirin, nexwaz dengê xwe eşkere bike û tenê got dema ço ser sindoqê wê li gor wijdana xwe tev bigere.
یدیجی پارتی کی قازنش که ما امش بونه هندی که دست کس نگیدیه روزا سچمیجی یه چیتا پشتا پرده هر کسی که دست خود دونه استر اجدان آخو امویت خوزین حضوریت خوزین و پاکشی شهر خوزین جلوی میگی Berbijara hevşaredara HDP'ya Cülemerge Seher Kadiroğlu sedema bedengiya gele Cülemerge uha anı zaman. Politikayı AKP MHP yani blok avaniya faşist ser Cülemerge cudaya. Yani her iki kes tişteki hatiye tırsandın. Lebeli geli medbeji bila neha qadanebin. Denge mesluke ne derkeve. Car em neşin beyne partiya xo beli emi bersuwa xo yok خورد روزا سوهیه که آداره صندوق بده. هجایی ببیرخستنه کو د سال 2016 دا جعالی وزارت کار هندورین و آلیکار والی جلمرگ جنید اپچیم جبو شارداریا جلمرگ وکی قایم هاتبو تاین کرن. دوی هلبجارتنه دا جی AKP قایم اپچیم وکی بربجری خود دیار کریه. هر وها قادیرولو پاراست کو Cülemerg bi deste kayyum ve hatiye guhartın. Çünkü kayyum politikayı ver meşan diye gele Cülemerg bejit eve ne bajeremeye, eve ne rengimeye, eve ne zamanımeye, eve ne çandameye her tuş hatiye guhartın, her tuş hatiye qadexe kirin. Yani navet Kurdi ser partimeye jinaviye Kurdi zamanıme rakirine, evji qadexe kirine tabelayme guhartın. Hem li ser gotinên Kadîroğlu hem jî derbarê xebatên hilbijartinê da mexwaz bi berbijarê AKP ra jî hevdîtinekê pêk bînin. Lê heya nehe wan tu bersiv nedaye daxwaza me. Êjayî gotinê ku demên borê da 2014 da HDP ji sedî 66, AKP jî ji sedî 26 deng wergirtibû. Em ê heyasû êkê adarê vê rewşê bişopînin wera parve bikin. Arif Aslan, Deng Amerika, Cülemerg. بله هیرو افجی راپورتا گلکی بالکش راستی گو گروپکی جشیعین عراقی موزیکا راب یا نوجن یا مدرن لگول امریکا اروپا دبه دناو او کارین خواه یان چالکی خواه اولی بکارتینن و بم شویش سرنجی گنجکانی خوان زیاتر راکیشن. بله کم بری خوب دینه. پەنابردنی پیاوانی ئاینی شیعە بۆ مۆسیقای ڕاپ و سەرقاڵکردنی گەنجەکان بۆ لە خۆدان وە خۆشەویستیەک بۆ ئیمام حوسەین بەڵام لەسەر ئاوازی مۆسیقای ڕاپ. لە زۆرێک لە وڵاتانی خۆرئاوە مۆسیقای ڕاپ خەیاڵبەرە. ئەمە دیمەنی شەقامێکی گشتیە لە شاری ناشویل لە ئەمریکا. بەڵام لەم حوسەینیەی خواری عێراق مۆسیقای ڕاپ گۆڕاوە. هەرچەندە لە ئیسلام مۆسیقا حرامە بەڵام بەلای ئەم پیاوە ئاینی شیعەوە گرنگە مۆسیقا چۆن بەکاردهێنرێت. مۆسیقاکەشیان ناوە رابي مهدي حسيني. الموسيقى بحد ذاتها هي محللة، لكن هنا الحرمة أين تقع؟ لإسلام دا موسيقى ريغا بيدراونيا بلام شوي بكاريناني حرام وحلالكشي دا غوريت. اگر موسيقى بو رابواردنو سما و كاربردن سر بكار بيت او حرامه، بلام بكار بهن ريد بو شينو شابور و بيهالداني اهل البيت او حلاله. با لە ڕاپی منداڵەکانیش بڕوانی. ئەم لە خۆدانە وەکو سۆزێکە بۆ ئیمام حوسێن کە لە لای شیعەکان زۆر پیرۆزە. باوەڕیەکیشە لە لای زۆرینەیەکی شیعە. من وەکو گەنجێک ئەگەر نەیەم بۆ حوسەینیە و لەتمیە ئەچم بۆ کوێ؟ ئەچم بۆ گازینۆکان یان لەسەر شەقام دەبم، دەگەڕێم یان دوای شتی خراپ دەکەوم. لەم حوسەینیەیە بە تەمەنەکانی جوا دەرەکەون لەگەڵ ئاوازی ڕاپ بتوانن هاوتای گەنجەکان بن. من خلال الراب نستطيع أن نوصل رسالة إنسانية قبل أن لە ڕێگای موسیقی ڕاپەوە دەتوانین پامێکی مرۆڤایەتی بگەێنین پێش ئەوەی پامێکی ئیسلامی بێت، ڕەتکردنەوەی تۆندڕەوی و دەستدرێژی و پەراوێزخستنی یەکتری. ئەمە باوەڕیەکە لە لای شیعەکان لەتمیە لە خۆدان و دەربڕینی سۆز بۆ ئیمام حوسەین کە هەزاران ساڵە کۆچی دوای کردووە. یحیی بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.
بەڵێ باخچە هەڵواسراوەکانی بابیلۆنیش کە زۆر جار باس ئەکرێ دیمەنێکی زۆر جوان دێتە بەرچاومان بەڵام لە ڕاستی ئەمە خۆ گومانیشی لەسەر بۆ کە ئەم باخچانە هەیە نین بەلێ نەهاژی لە کۆلین دەبن بۆ ئەو تشتیهانی دیرۆکێ دەڕاستە یانژی ئەوش خەیاڵا مرۆڤای مرۆڤ چێکردنێ کام نەرن هەلا بێ ڕاستە یانە باخچەیەکی ناسراو لە سەرانسەری جیهان بە جوانی و قەشەنگی کە ئێستا ناوەکەی هاوتایە لەگەڵ شانشینێکی دەوڵەمەندی دێرین دەوترێت ئەو ئەنیمەیشنە نزیکترین فیلمە کە تا ئێستا لە ناو باخچە هەڵواسراوەکانی بابلدا کرابێت کە دەیزاین کراوە لەلایەن زانستی کۆمپیوتەر لە زانکۆی نۆرثەمپتن لەسەر بچینەی توێژینەوەکانی زیاتر لە 20 ساڵ. ئەوە نە خەیاڵی هونەرمەندێکە و نە لە خەیاڵی هونەرمەندێکەوە هاتووە ئەوە لە پسپۆری شوێنەوارناسیەوە دێت بە جۆرەی ئەو بەڵگانێکە هەن. باخچە هەڵواسراوەکانی بابل لەلایەن نەبوخوزر نەسر بنیانراوە فەرمانڕەوایی ئیمپراتۆریەتی نوێی بابل لە دەوروبەری ساڵانی 600 پێزاین هەروەها بە خەتی یۆنانی کۆن باز لەو باخچەیە دەکرێت و یەکێکە لە 7 سەرسوورهێنەرەکانی جیهان ئەمەش ئاماژەیە بەوەی کە ئەوان سەدان ساڵ ژیاون لە مێژوودا هاتووە کە ئەوان وابیریان کردوێتەوە شاری دێرینی بابل لە باشووری شاری بەغدا بوو بێت بەڵام هەندێک لە شارەزایان ئێستا باوەڕیان وایە شوێنی دیاریکراوی ئەوان ئەو شوێنی ئێستا بوو بێت کە دەکەوێتە ناوچەی نینەوە لە دەوروبەری شاری مۆسڵ. ئێمە بە تەواوی نازانین شوێنەکە کوێ بووە من وا بۆی دەچم کە ئەمە شوێنەکە بێت کە ئیستا هەیە زۆر شت هەیە لە سەرچینەکاندا کە بە خەتی ئاشووری لەسەری نووسراوە ئێمە نازانین بەخچەکە تا چەند لە دوای یەک بەردەوام بووە. مووسڵ و زۆربەی ناوچەکانی دەوروبەری کاولکران لە کاتی شەڕەکانی دیژ بە چەکدارانی داعشدا هاوکاریەکان لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکان وەک ڕێکخراوی ئامار کە ئاماجی بنیاددانەوەی ئەو کۆمەڵگایانەیە کە بەهۆی جەنگەوە وێران بوون مێژوو ناسان دەخوازن لەسەر بنەمای توێژینەوە بەرایەکان بنیاد بنرێنەوە. ئەوە شتێکی باشە ئێمە هەوڵ دەدەین جەخت لەسەر ئەو کاریگەریە کۆمەڵایەتیانە بکەینەوە کە هەن کەوا بکات پەیوەندیەک دروست بێت لەگەڵ ڕابردوودا خەڵک لەگەڵ ئەو پەیوەندیە دابڕاون بەهۆی زۆری ئەو جەنگانەوەی کە هەیە ئەمەش دڵخۆشکەر نییە. ئایا ڕۆژێک دەدڕاستی ئەو گریمانانەی جیهان لەسەر ئەو باخچەیە بدۆزرێنەوە؟ لە ڕاستیدا من وا بیر ناکەمەوە کە لە ئیستادا گونجاو بێت بۆ دۆزینەوەی باخچەکە ئێمە هەندێک شوێنەواری زۆر باشمان هەیە کە ئامرازێکن بۆ یارمەتیدانمان بەڵام خەڵق بەردەکان دەجن و لە خانۆکانیان دایەندنێن بۆیە هەر شتێک بەربوو بێت لێرە پێشتر دزراون. سەرڕای ئەوەش هیوایەکەیە کە پرۆژەکە هاوکاری بژانەوەی باخچەکە بکات بۆ نرخاندن و دەوڵەمەندکردنی کللتور و کەلەپوری عراقی. ئەگەر ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ شوێنێکی جوان بوو کە بینیمان بەڵێ لێرەشدا دینە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن.